دوێ کاتووە کە سوکاری دەستگیرکراوەکانە کە لە ئێستادا لە بەردەم ئاسایشی سلێمانی وەکو دیارە چوبوونە ئەوێ بۆی چارەنووسی کە سوکاریان بزانن کە لە ماوەی ئەم چەند ڕۆژەی خۆپشاندان کرا و 186 کەس دەستگیر کراوە بەڵێ وەکو دەیبینن ئەمە ئەو ڤیددیوەیە کە سوکاری دەستگیرکراوەکان لە بەردەم ئاسایشی سلێمانیدان بۆ ئەوی چارەنووسی کوڕەکانیان و کە سوکاریان بزان. بەڵێ بینەران وەکو یادیارە پشتیک و ئەف چەند ڕۆژەکەن خۆپشاندان لە باژێڕێ سلێمانیە هاتنە ئەنجامدان هەتا نەها 186 کەس ژالی هێزên ئەمنی هاتینەگرتن دێنەها دەژی کە سوکارێن وان لە هەمبەر ئاسایشا سلێمانیە نەش بۆی و چارەنوێسا کوڕێن خۆ بزانن وەکو یادیارژی هەژمارەکە بەرچافیا کە سوکارێن وان لە هەمبەر ئاسایشا سلێمانیە نەش بۆی و چارەنوێسا کوڕێن خۆ بزانن. دەما وان چەند ڕۆژێن و خۆپشاندان لە باژێڕێ سلێمانیە چێبوون وەکو یادیار پەفچۆن دنابەرە خۆنیشاندەران و هەروەها هێزên ئەمنی هەنێک جیهان ڕووددان ji ber vê jî hêzên emnî dest bi girtina hejmareke xwenîşanderan kirin ku hejmara wan ji 186 kesan pêk tê piştî ku çarenivêsa wan nexuyabû ji bo ke sukarên wan bizanibin ka çarenivêsa wan ber bi ku derê ve diçe beriya demekê îşev li hember asayişa Silêmaniyê xirvebûnek encamdan ji bo ku çarenivêsa kur û we herwiha ke sukarên xwe bizanin. Beriya niha jî peywendiyeka telefonî de êk ji babên wan desteserkiriyan boyenartî ragihand ew heta niha nizanîtin egerên girtina kurê wî çend e kurê wî temen 17 salan e وەکو یادیار هەتا نەها 186 کەس هاتینە گرتن.